قسە زۆر لەسەر دەسەڵات و حیزبەکان و ئەم مێژووی 100 ساڵە کراوە و زۆرمان باس کردووە کە داگیرکەران چۆن هاتوون و پلانیان چییە و چۆن دەیانەوێت درێژە بەم داگیرکاری لەسەر خاشی کوردەوار بدەن و هەروەها باسی کرێگرتەیی حیزبەکانی بەناو کوردی ناو کوردەوار لە هەر بەشەشی کوردەوارمان کردووە و ڕوونمان کردوتەوە کە کار و ئامانجی ئەوان چییە و بۆچی ئێمە تا ئێستا لە ماوەی ئەم 100 ساڵەدا نەبووینەتە خاوەنی شتێک کە پێی بوترێ شۆڕشەکی ڕاستەقینە کە سەروەری و سەرفرازی بۆ خەڵکی کورد و ڕەهایی بۆ خاشی کوردەوار بهێنێت. ئێستا لەم جارەماندا دەبێت قسە بکەین لەسەر خەڵکی خۆمان، لەسەر خەڵکی کوردەوار و بە تایبەتریش خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقەوە، ئەوەی کە حیزبەکان ناویان ناوە هەرێمی کوردستان. پرسیارەکە ئەوەیە خەڵکی ئێمە دەبێ بزانێت بایی ئەوەندەی کە لێپسراوێتی بەرامبەر خۆت و بەرامبەر ئەو ڕوودا و دۆخانەی کە لە کۆمەڵگەتە هەڵدەگری بای ئەوەندە مرۆڤ بی، بای ئەوەندە بەڕاستی تۆ خاوەن کەرامەت و خاوەن شوناس دەبیت. یعنی کاتێک کە ئێستا بە چای خۆتان دەبینین خەڵک هەموو قسەیەکی بەرامبەر بە دەسەڵاتەکەی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا ئەوەیە کە پارەی بداتێ و موچەی بداتێ و یعنی هەموو بۆندێکی ئەم بە دەسەڵاتەوە بریتێ لەوەی کە پارەی بەبەرکەوێت. هیچ شتێکی تری نییە، هیچ داواکارێکی تری نییە، هیچ ڕایەڵەیەکی تر نییە کە ئەم دەوڵەتە و ئەم دەسەڵاتە بەم خەڵکەوە گرێ بدات. لەم کاتەیە دروست ڕاستەوخۆ تۆ وەکو خەڵک پێناسی خۆتت دیاری کردووە، کەواتە تۆ لێرەدا تۆ دیاریت کردووە کە لە کۆیلەیەک و لە نۆکەرێکی بەردەستی دەسەڵاتەکە هیچ شتێکی تر نیت و زیاتر نیت لەمە. بۆ چونکە ئەم دەسەڵاتە کار بە تۆەکە، فەرمانبەریت، مرۆڤی ناو کۆمەڵگاکەی، مامۆستایت، موچەخۆری لە هەر لایەکەوە بێت. لە پای ئەمەشدا کە ئیش و کارەکان دەکەین موچەت ناداتێ، دوایی تۆ پاڕی تۆ موچەکەت باتێ. بۆیە ئەم بۆندە بۆندی ئاغا بۆ نۆکەرە و لەم حاڵەتەیە بەڕاستی خەڵک خۆی بەدەستی خۆی دەبێتە هۆی ئامرازی چەسانەوەی خۆی، یعنی خۆی بەدەستی خۆی دەبێتە ئامرازێکی زۆر بەهێز بۆ چەسانەوە و نابودکردن و ڕسوابوونی خۆی. بۆیە من قسەم لەگەڵ خەڵکی کوردەوارە کە مادام ئێوە هەڵناکشێن، مادام قسەیەکتان لەسەر کەرامەت و لەسەر داد و لەسەر ڕزگاری و لەسەر ئازادی و لەسەر دەسەڵاتەکە نییە، ئەبێ بیچێژن بێ کەرامەت بوون چییە، ئەبێ بیچێژن ڕیسوابوون چییە، ئەبێ بیچێژن بێ ناسنامەبوون و شوناس چییە، ئەبێ بیچێژن سوچی و ڕسوایی و داماوی و تێهەڵدراوی لە بەردەم دەسەڵات و لە بەردەم کامێرەی هەموو دنیادا چییە. چونکە تۆ هەڵنەکشاوی، چونکە تۆ قسەیەکرد لەسەر کەرامەت نییە، چونکە تۆ قسەیەکرد لەسەر ئازادی خاکەکەت نییە، چونکە تۆ قسەیەکرد لەسەر شێوازی بەڕێوەبردنی دەسەڵات نییە. تۆ تەنها پارەیەکە لەم دەسەڵاتە دەوێت، هیچ شتێکی تر قسەت نییە لەسەر شتێکی تر. مادام قسەت نییە لەسەر ئەو شتانی کە قسەت نییە لێپرسینەوەشت نییە. خۆ نابێت تۆ بدانیشی قسەت لەسەر ڕزگاری خاک نییە قسە بکەی لەسەر نیشتمان پەروەری، قسەت لەسەر دادوەری و حکومێکی ڕێکوپێکی بەڕێوەبردنی سەر خاکەکە و سەر بڵین ئەو هەرێمە نییە کە تیادای دابنیشی باسی عەدالەت و باسی ئەوانە بکەی. نایخوا مادەم قسەت نییە، کردەوەت بەرامبەری نییە، ئەبێ ئەوەت قابیلە کە داوای دەکەی. بایی ئەوەندە مامەڵە لەگەڵا دەکرێت کە لە مێشکتدایە، تۆ تەنها پارە لە مێشکدایە. ڕەنگە ئێستا خەڵکی بڵێ جا کاکە چارمان چار هەیە، کاکە چار چۆر نییە، تۆ خۆت هەڵناکشەی، تۆ خۆت لێ پسراوێتی لە شان ناگری، تۆ خۆت بە هەرچێکە دوێنی لەم خاکەی ئاڵی کاکە وەرە بە لە دەوری گوتارێک کۆبینەوە و شارێ دروستکەین و ڕاپەڕینێ دروستکەین و دنیایەکی تر بێنینەکایەوە. نا کاکە بەخوا کورد هەمی خیانەتە، خەریکی خیانەتکاریە، کورد هەمی پارەپەرستە. نا تۆ کەوا ئەڵێ یعنی خۆشت وای، خۆشت وای، خۆشت تاوانباری. هەر کاتی ئەڵێ کورد خیانەتکارە یعنی تۆ خیانەتکاری، هەر کاتی ئەڵێ کورد متمانی پێداکرێ یعنی تۆش خۆشت متمانت پێداکرێ. تۆ ئامادە نەی هەڵکشێ بەسەر ئەم گوتارە زاڵەیە، تۆ ئامادە نەی هەڵکشەی کاکە، تۆ ئامادە نەی هەڵکشەی بۆ ڕیزی مرۆڤ، هە لە ڕیزی بەردە و کۆیلە و تێ هەڵدریا و ڕسواکراوە ئەژی. تاو حەقی خۆتە، تاو ئەوەندە ئەوە بەدەستێنی کە قابیلتە.
تۆ هەڵناکشەی کاکە تۆ بەرگری لە هیچ شتێک ناکەی هیچ شتێککە بەلاوە مانادار نییە دار و بەر بەسەرم خاکایە بێ باکە پێی نییە هەر چاوەڕێی کۆمەڵی حیزب و کۆمەڵێک هاتیوچە و خوێڕی دەسەڵاتدار شتەکانی تۆ بکە هەرچێکە بێ ئەوە حکومت لەکوێیە حکومت لەکوێ حکومت بۆ ئەوە نییە کاکە 100 جارمان وت حکومت بۆ ئەوە نییە ببەختەوەری بۆ تۆ بێنێ حکومت دەستگای دەستی کۆمەڵێک کەسە کۆنتڕۆڵی سامان و داهات و دەسەڵات و چارەنووسی ئەم خەڵکی ئێمەی کردووە بە ئارەزی خۆی ئەدا بە قەڵبەیە تۆ قسە ناکەی کە قسە ناکەی ئۆتۆماتیکی چی بەسەرا خۆتێنی ڕەوایی دەسەڵاتەکە بەسەر خۆتانی یعنی قابیلتە کاکەوەی کە بەسەردا دێت مادام وشار نابیتەوە مادام هەڵناکشەی مادام ئامادەنیت مەسئولیت خەیتە سەر شانی خۆ ئێمە هەزاران کەسمانەیە سەدان کەسمانەیە ڕۆژانە دەمیەکاتەوە ئەها زانیم ئەم مەسئولە گەندەڵێکی ئەوەیە ئەها ئەم پارەیە هی ئەوە ئەها ئەو کۆمپانیا هی ئەوە دزیوێتی ئەها ئەمە هی ئەوە بەڵام کاتێ ئەڵێ دەوەرە دی یەڵا با بێک و کارێ بکەین و هەوڵ بین ئەمانە لێیان بسەلینەوە شتانیان لێ بسەلینەوە و دادیاییان بکەین و چوزانە شۆڕشیان بەراوەخێ نا بەخوا کاکە کوردەمی وایە هیچ ناکرێت نا تۆ خۆت وای کاکە دەیتر باسی گەندەڵی و درۆ دەلەسە مەکە باسی خوێڕەتی مەسئول مەکە ئەبێ باسی خوێڕەتی خۆ بکەی کاکە ئەوێ باسی پوچ و هیچ و پوچ بوونی خۆت پێی لە بەردەم دەسەڵاتەکە کە ئامادە نیت هەڵکشەی شتێکی جیاواز بکەی یعنی ئەم خەڵکە وزەیتیان نییە هەسێتە سەر پێ کاکە ئەم خەڵکە بای ئەوە وزەیتیان نییە شۆڕشێ بکە و ڕاپەڕێ لەم دەسەڵاتە لا دەسەڵاتی داگیر کرد بەگشتی ئەگەر تیاتان نییە تۆ خۆت تەڵی تیامان نییە و کورد وایە و کورد وایە ئەی تۆ خۆت وایت نا کوردوان نییە تۆ وایت کاکە هەر کەسێ دوێنی تاک بە تاکەی دوێنی بەخوا کاکە ئەمە ئێمە ناکرێ و کورە کورتیچی پێ ناکرێ و کورە ئەمانە هەر حیزبین و چی بابە نا تۆ خۆت حیزبی تۆ خۆت کۆیلەی کۆمەڵی خوێڕیت تۆ خۆت مرۆڤێکی بچووکی ناتوانانی شتی گەورە بکەی ناتوانانی مەسئولیاتی گەورە هەڵگری بۆ ئەتەوێ هەروە بەم شێوێ بژی زەلیل بەڵام بێ مەسئولیات هیچ بە پرسیارەتێک هەڵمەگری ئەمە ئاوایە کاکە ئەم 100 ساڵە دەسەڵاتی بێگانە و داگیرکەر ئاوا هێنەی بەسەر ئێمەیە مرۆڤەکان سوورەزانن چەوسانەوە هەیە سوورەزانن داگیرکاری لەسەر خاکەیە سوورەزانن لاقەکردنی خێزانەکانی خۆیان لە ئارادایە هەموو چرکەیەک پێیان بکەن بەڵام هەڕەڵێن نادەی کورە دنیا چاکە بێ بەخوا بەمە ناکرێت چاوەڕێی هێزێکی دەرەکین دەی ئەمریکای ڕزگارمانەکەو دەی نازان فلان وەڕوا دەی شەڵا ئەم وڵاتە لە قەیرانە خۆی ئەکەوێ و دەی تورکیا وەزعی شڕە و دەی ئۆردۆگان لیرە هەرزان بوو و چی قسەی قۆڕ کاکەشان ئێمە باسی دەوڵەتەکەین باسی کە حکومەتێک ناکەین تۆ بەرامبەر بەم دەوڵەتە هیچ کاردانەوەیەکرد نییە ناتوانی شۆڕشێ بەرپاکەی ناتەوێ بەرپاکەی نەک ناتوانی ئەتوانی بیکەی بەس ناتەوێ بیکەی کە ناشتەوێ بیکەی ئەبێ مەحکومی بەو کۆیلەیەتی هەیە بەو ڕسواییە کە هەیە خەڵکێک بەڵێ مەڵە کاکە ئێوە بۆ قساکەن و بۆ دۆخە شێوێنن نا ئێمە دۆخ ناشێوێنین کاکە ئێمە شێواویەکە چاکەکەینەوە ئێمە بە تۆ وەڵێین تۆ هەمیشە لە لێواری ئەوەی کە بقڕ بکرێ لەناو بچی ئاوارە بکرێ ڕسوا بکرێ ژن و کچەکەت بکرێتە دەست دوژمن لاقە بکرێ بکوژرێیت ئەمە هەمیشە لە ئارایە ئەوە تۆی لێ پسراوێت هێڵناگری ئەوە تۆی ناتەوێ وریابیتەوە قسە شەکەی ئەڵی هەموو شتی ئەزانم نا یا ئەوە تا ئەیزانی درۆکەیت و لەگەڵ خۆتا ناتەوێت لە بەرپسیارێڵی یا ئەوە تا نایزانیت و خۆت لا موهیمە و هیچیش نیت خەڵکی خۆمان ئەبێ باش بزانە کاکە حاڵی ئەو هەمیشە لە مەترسیایە خەڵکی خۆمان ئەبێ باش بزانێ کوردەوار لە دێواری قڕانایە کاکە ژیان بە هەموو دنیا خەریکی لێدانی کوردەوارن بە چوار دەوڵەت و چەنەها بە کلێژیراوی ناوخۆیی و 50 دوژمنی ئەملاولا کاکە معقولە تۆ لێ پسراوێت هێڵناگری معقولە لە دەوری گوتارێکی شۆڕە جێڕانە کۆ نابیتەوە معقولە ناتەوێ گەورەبی معقولە ناتەوێ سەروەربی ناتەوێ خاکەکە و ڕزگارکەی هەرڵەی ناکرێ بەخوا بە من ناکرێ ئەی بەچی ئەکرێ ئەم خەڵکانی وڵاتانی تر بەچی کردوانە بە گاوەبابی کردوانە بەوە کردوانە بڵێ وەڵام وا خاینین و وا خوێڕین نا کۆمەڵی خەڵک کارەکەیان ڕاگەیاندووە گوتارەکەیان ڕاگەیاندووە کاریان بۆ کردووە و گەلێکی خۆشیان پێکەوە هاوکاریان کردووە بەڵام خەڵکی ئێمە ناوێ هیچ لێپساوەتی هەڵگرێ کاکە
ئێوە دانیشە لە بەردەم درەختێکا و بەر بگرێ و بەرەکەش بکەوێتە خوارە بکەوێتە ناو دەمی و بەزەم قوزڵە قورتی کا و بیخوا ئاوا ناکرێ ئەمە باجەکەی ئەدەن و باجەکەشمان داوە ئێمە باجەکەیەتی کاکە ئەم ڕسواییە چییە ئەم بێ کەرامەتبوونەی مرۆڤی کورد چییە ئەوەیە کە خۆی لێ ساوێتی هەڵ ناکرێ کاکیژان ئەم ڕیسوابوونەی کورد چییە ئەوەیە کە دوای کۆمەڵی حیزب کەوتۆ بە ئارەزی خۆی یا بە قەڵبەیە حیزبی خاین بە کوشتیە بە شەڕیە بە ئاشتیە ئەینێتە دەرەوە ئاوارەیەکە ڕسوایەکە هەرەڵێ بژی ئێدە بڕۆ هەر با بژی بدا بە هەزار قەڵبەیترە ئەگەر لێپساوێتی هەڵ ناگری بای هەڵنەگرتنی ئەو لێپساوێتی باجە دەی کاتێ تۆ ئاوارە ئەبی لە ملی خۆتە کاتێ ڕسوا ئەبی و ئەتێک ئەکرێی لەلایەن دوژمنانەوە لەلایەن حیزبی کرێگرتەوە هەر لە ملی خۆتە چونکە بە گشت نەهاتون ئەم لێپساوێتی هەڵگرن هیوا هەیە لەڵا من نایڵم حەقم لا کەس حەقم بخوا چی نایاڵی کەس حەق بخوا ئەی کە داژەکە حەقەیەکوا ئەخوا لە کوێی ئەی کە حیزبی کرێگرتە وڵاتەکەت ئەیا بە فتارەتە و بە فرۆشتن و بە لاقەکردن ئەوە تۆ لە کوێی ئەم قارەبانانە لە کوێن کە ئەڵێ نایاڵی مافمان بخورێ مافی کوێ نەخورێ ها کە هاوڵاتێکی ئاسایی بەرامبەر مافای خوایی بە گژایەتەوە ئەی بۆ کە حکومەتەکە و کە دەسەڵاتەکە و کە داژی کەرەکە مافەکە دەخوا قەحباش تۆ کورەکەی خۆ بابا ئەم خەڵکی ئێمە ئەبێ وریا بێت ئەبێ ئاگادار بێت ئەو شتانی بەسەر خەڵکی ئێمەدا دێت یەکەم لێپسا و خۆمانی ئەگەر خۆمان لێپساوەتی هەڵگرین دژی ئەمە بوەستینەوە لە دەوری گوتارێکی شۆڕجێرانە کۆبینەوە و بەڕاستی بەرگری لە کوردبوونەکە و لە خاکەکەی خۆمان بکەین لە حاڵەتێکە ئەگەر هێزی ئەوەشمان نەبێ بەرەڕووی داژی کەران و دوژمنەکانمان ببینەوە بایی ئەوەی کە لێپساوەتیمان هەڵگرتووە کەرامەت بەدەستێنین حورمەت بەدەستێنین وزەین بە بنەوەکانی داهاتومان بەس ئەگەر هەروە بڕوان نەخێر هەر بێ بە ڕسوایی بمێنینەوە تاڵ کوردەوە ڕۆژ بە ڕۆژ بچووکتر و تاڵانکردنی هەمیشە بەردەوام بێ وە کوردەکە لەسەری نامۆ بێ وەکو ئەوەی کە لە ئەسەریشتەوە هێنابێتە سەرم خاکە نەخ خاکی باو باپیرانی بێ هەنە کەس پیا بووە بابە باوی نیشتمانپەروەری و خاکپەروەری ئەمانە نەماوە چی نەماوە ئێدەی لە باوی نەماوە ئەیدەی حاڵەکە زۆر جوانەکە باوی نەماوە ها لەسەر خاکێکی پڕ پیت و بەرەکەت یەکەم ڕسوای دەستی کۆمەڵی داژیکەری بێگانە دووەمیش ڕسوای دەستی کۆمەڵی حیزبی کرێگرتە سێ هەمیش بە موچەیەک و بە حاڵێک و بە بێ ئیشێک و بەیەکەوە ڕسوا تەمەند بە ڕێیەکەیت و تاو وەختی زانی پیر بوویت و هەڵێ نایتە قەبرێکەوە باوی نیشتمانپەروەری و خاکپەروەری نەماوە چۆن باوی نەماوە ئەیە وڵاتانەوە هەموو چەک و پارە و نازانم ڕیکلام و درۆ دەلەسەوەی نەچی بۆچی یەکەن بۆ جوانیەکەن خاکپەروەری هەرە مێنێ کاکەژیان ئەمە خاکی ئێمەیە ئێمە تیا لەدایک بووین تیا مردوین منداڵمان لەسەری خسۆتەوە مردومان تێدا نێشتووە هەزاران ساڵە ئاوە هێناومانە کۆمەڵی سەگباب کە چووە دەرەوە دنیای بینی و بەحساب هاتەوە لە خۆ باوی خاکپەروەری نەماوە ئێمە هاوڵاتی سەرم زەمینەین هیچ سنوورای ئێمە گرنگ نییە کورە خوێڕیەوە کاتێکە کە تۆ خاوەن خاکەکەی خۆت بی لە شوێنێکا سەروەر بی ئینجام قسەیە بکەی نەک تۆ لە پەنجالاوە تێوگیرا بێ ڕسوای حەفتا زەمانە کرابێتی باوی سنوور نەماوە من هاوڵاتی ئەم دنیایم جیهان هەمووی برای منە کۆرە کەس برای تۆ نییە ملحیس برای تۆ بوونایە سوار سەرێ نابوون خاکەکان تاڵان نەکردی ڕسوایان نەکردی ئاوارەی ئەم دنیا و دنیا نەکردی کاکەژیان هاوڵاتی سەرزەمینم پێڵاوەکانم لەکوێ بێ ئەوێ نیشتیمانی منە خۆ جووتێ پێڵاوی بۆیە واڵی هەر خۆ ڕێک جووتێ قۆنەرەی یعنی نرخی خۆ بەرامبەر قۆنەرەکانی خۆتە بۆ یاڵی خاکە پێڵاوەکەم لەکوێ بێ نیشتیمانەکەی من لەوێ ئەمە ڕێگەوەیە کاکە تۆ ڕێک نرخی خۆت بای نرخی ئەو جوتە قۆنەرەیەکە لە پێی لە پێتایە کەواتە خۆ بقی قۆنەرەیەشیت بابەژیان خۆ ئەمە ناکرێ کاکە کورە ئێمە 100 جار ماوت براجان ئێمە لە لێواری لە ناوچوون داین لە لێواری قڕان داین قڕانی ئەم جارە تەواو کە تۆ شوناسی نەما ئیرادە و نەما کەرامەتی نەما هیچ شتێکی نەما لەسەرم خاکە پێی وتێ کوردیەت لەسەرم خاکە پێی وتێ بەزەیی کوردی هەموو مامووین بە کارمەندێکی کۆمپانیا و خوێڕی لەو خاکەی خۆمانایین وەچین، هەستانەوەیەکمان پێویستە کاکە.
ئەم 50 ملیۆن کوردە ئەتوانێت ئەم مێژوو هەڵتەکێنێ، ئەم خۆرەڵاتی ناوەڕاستە ژێرە ژوور بکە، بەڵام بێ لە دەوری گوتارێک کۆ بێتەوە. ڕاپەڕینی کوردەوای سەربەخۆ ئەمە ئەو گوتارەیە، دەستی پێوە بگرن ڕزگارە بین کاکە، ڕەها بین، سەروەرە بین بەسەر خاکەی خۆمانە. بەڵامی تر نابێ کاکە تۆ دانیشی بە ئیش و کاری تۆ داواکاری لە سوڵتە و لەمە هەر ئەوە بێ وەڵا هینێکم بەرێ موچەیەکم بەرێ لەسەر جادەش بقیڕەنی بڕوخێ ناڕوخێ لەبەرەوەی تۆ خوێڕیت، تۆ خوێڕی بووی، خەونی گەورە نییە، ناتەوێ ئەم سیستەمە هەڵتەکێنی. 400 ملیارەکە کووە؟ 400 ملیارەکە کووە؟ 400 ملیارەکان کردە قەبری ئاژدا و ئاباوی و خەڵکەوە بدزیان. 400 ملیارەکە کووە؟ یعنی چی 400 ملیارەکە بێنێتەوە چێ؟ موچەکەی تۆ لێ بە تاو دنیا خۆش بووە، هەموو شتێ بوو بە شاوی شەریف؟ ها؟ کەم قەرزاری؟ کەم ڕسوای لای دوکاندار بووی؟ کەم ڕووزەردی خێزان و ماڵ و مناڵە بووی؟ لەوەتی هەیە ئەوە بەڕێیەکەی کاکی جان. ئێدە بەس نییە ئیتر؟ ئێدە بەس نییە ئەم پارە حیزە ئەم بۆندی پارەیە بە حکومەتەوە بپچڕێنی؟ بڵێ ئاوەرە لە قەبری ئاشدا و ئاباوەم کوا ئەمەم و کۆمپانیا بۆ شۆ بردویم لە کۆمپانیەکەی تۆ پارەکەی خۆمە بەم هەڵی هەڵەوە شەرمەکەم بە مڵکی و خەڵکە پاڵاوگەکانی نەوتی مۆڵ و مارکێتەکانێ کارگەی چیمەنتۆکانێ گەنجی بازیان کۆبەتەوە لە وەڵام منە مێ لێ بم بە حەماڵێک بەینێک ئەی بۆ ناپرسی بڵێ ئەمە خاک و ئاوی منە تۆ لێرە هاتووی ئینە بەرز کردێتەوە کوا بەشی من کوا ڕێژەی سوودی ئەو کۆمپانیا بۆ ئێمە هەمووتان تووشی شێرپەنجە بوون کاکە لەوێ کەچی هاتوو وەڵام لەمێ لێرە تاعینم کە لە باتی لە بری عەرەبێک و لە بری یەزیدێک و دازم لە بری هینێک سووریەک ئەوە نابێت تۆ بایی ئەوەندەی کە بانگەشەیەکەی پارەتەوێ موچەخۆرێک و عەبدێکی کۆیلی عەبدێکی بڵێن موچەکەی کە هەتە بەرامبەر دەسەڵاتەکە ئەتەوێ کرێکاری کۆمپانیایەک بی تۆ نۆکەری کۆمپانیایەکی تو هیچی تر نیت 400 ملیارەکە کوا و دەیبمانکەن بە حەماڵ و تاعینمانکەن و نا کاکی ژان ئاوا ناکرێ گوتاری ڕاپەڕین تۆ لەم چووچێ دەرەهێنێت بەسەبێ گوێ بگری ئەبێ لێفستایەتی شەڵگری ئەبێ بای گوتارەکە هەڵکشەی مرۆڤبوونی خۆت بەسەر خۆتا زاڵ بکەی بەم هەموو هیچ و پوچ و دز و بێ ئەخلاقە بڵێ ئاوەرە تۆمە چی ئەم دەسەڵاتە قۆڕە بەسەرم عالەمەوە کرد سەپانوتە کوڕەکانی ئەوان سارە بکڕێ بە 50 دەفتەر جەنابیشی بڵێ وەڵا بەشم تاعینم کەن لێرە دەڵێ ئاوا بێت ئاوا ئێمە خەڵکمان ئاوا هەیە کاکە کورێمە خەڵکمان نەماوە کاکە ژیان لەمەی کە پێوتێ هەرێم خەڵکمان نییە شتێکمان نییە بە ناوی خەڵک کۆمەڵێک کۆیلێ و عەبد مرۆڤی بچووک پێش یەڵی بابە من نەزانم گەندەڵی تۆ زانی گەندەڵی بەس چیەکەی بەرامبەر بە گەندەڵی کاکە چیەکەی وەڵام مناڵێکی شتانە گەندەڵی نییە دزی و تاڵان و بی ئەخلاقی خیانەت لە وڵاتەکەت هەیە لە خاکەکەت هەیە تۆ هیچ ناکەی هەر بەرگی لە حیزبەکەتەکەی هەر ڕەسمێ دانەی بژی ئەمە بژی فڵان گەواو بژی فڵان ئەم تۆ نەبووی بە مرۆڤ کاکە کورە تۆ ئەمنە لە ئاسێکی نزمی مرۆڤ بوونای کاکە بەس ئابڕووچوون تۆ مارە بێ بۆم خەڵکی ئێمە کەی تۆ هەڵکشای کەی تۆ وتت مرۆڤێکم خاوەن ئەم خاکەم هیچ گەوایەک نییە مامەڵی پێوە بکا بیکا بە کاڵە ئەو جابزانە شۆڕش پێیا بێ یان نا ئەو جابزانە تۆش مرۆڤبوونەکەەوە گەڕێتەوە یان نا بەس تۆ هەر ئاوا بکەیت و حیزبەکەم وە و حیزبەکەم وە جارە خەریکی حیزبێنە داناوە شەنێ و خەڵکی حیزبێنم کاکە کورە کاکە داڕزینە دوایمەم و حیزبە کەوتون ئێوە داوەشینە تاکەی یعنی خۆ حیزب کاکە جارێک دووجار تاکێکرێتەوە کە هەر درۆ مامەڵە و خیانەت و موچەخۆری مفتەخۆری ئیتر تەواو کورە کاکە خۆ حیزب خوانیە تۆ تا سەر دێ دوای کەوی کورە خۆ حیزب کاکە پەیامی ئاسمانی نیە تۆ دوای کەوتوی وەڵا حیزبەکەم حیزبی تۆ نییە حیزبی کۆمەڵێک سەرچاوە داررا و ئەوان ئەیخۆن و تۆش تەنا ئیشەوە پۆستەرێ هەڵواسی و
چەنەبازی بکەیت لەسەر ئینەوە بژی ئەمە و بژی ئەوە بژی ئەوە بژی ئەمە بژی ئەوە هیچ بە تۆ ناکە بابە نە خاکمان ڕزگارە بێ نە ئەم کۆمەڵگەیە ئیرادەکەی هەڵەسێ نە عەدالەت بڵاوێتەوە بەناو ئەم خەڵکەیە کورە نە کەرامەتی ئەو خەڵکە ئەپارێزرێ ڕۆژ بە ڕۆژ دەسواتر و داماوتر حیزب کورە حیزب کاکە ئامرازێکە بۆ چوونە ناو دەسەڵات و خواردن لە سیستەم بەرخۆری ناو سیستەمەکە تۆ عەقڵێ نایگرێکە تێناگەی تۆ عەقڵە بچووکە تێناگەیکە حیزب ئەوە نییە کە تۆ دوای کەوتووی بابە 50 کەڕە تاقیب کردەوە کاکە لە یەکێتی پارتیتەوە تاقی کراوەتەوە تا بۆ هەمووی ئیسلامیەکان تا بۆ نازانم شیعی و کۆمۆنیستەکان تا بۆ گۆڕان و تا بۆ تەڕەماش و بۆ ئەمە ئەوانەی تر کاکە نەوەی نیێ نازام چی ئەمە بابە حیزبی چی شتی چی ئەم خەڵکە پێویستی بە ڕابوونە ڕاپەڕینە گوتاری شۆڕژگێڕیە حیزب یعنی مانەوە لە ناو سیستەمەکە یعنی چوارچێوەیە کراوە ناویناوە حکوومەت و دەسەڵات حیزبش لەرەیە یا لە ناویەتی یا لە دەرەوەیەتی یا لە یەخوایە لۆمەیەکە بە لۆمەکردەکەش لە یەخوا چکۆ بودجەی هەیە لە داهاتی بڵین گشتی ئەمانە لەبەرەوە ئەم خەڵکەی ئێمە مادام ڕاناپەڕێ مادام دوای گوتارێکی شۆڕژگێڕی ناکەوێ مادام ئاستی مرۆڤبوونەکەی خۆی ناباتە سەرەوە لەم کۆیلەتی و لەم عەبدایەتی و لەم ڕیسوابوونە دەرنایەت بایی ئەوە تاوانبارە لەوەی کە ڕوایە بەسەریە بایی ئەوە تاوانباری کە برسیت بایی ئەوە تاوانباری کە نەخۆشەکەی بە دەرمانی ئەکسپایر بایی ئەوە تاوانباری کە لە پڕ ئەمری بە خواردنی سەقەت و سقوت و بەسەرچوو بایی ئەوە تاوانباری کە فڕۆکەی بێگانەیە دێت بۆمبارانی خاکەکەی تۆوەکە بایی ئەوە تاوانباری کە حەشی شەعبی دێتەوە و خاکەکەی تۆ داگیرەکە بایی ئەوە تاوانباریت کە دەسەڵاتێکی ئاوا حکم دەکا کە هەموو ڕۆژە ڕسوایی بۆ تۆ بێنێ یعنی تۆ لە ڕسوابوونی خۆدا بەشداری ئەم پەیامە باشە بە خەڵکی خۆمان بگات کەس خۆی لێ بەبەری نەکا بڵێ منوانیم مادام هەڵ ناکشەی مادام بەرپرسایەتی ناگیتە ئەستۆی خۆت مادام بە شێوەیەک لە شێوەکان نایتە ناو گوتارێکی شۆڕجێڕانەوە دشت بەم جۆرە لە سیستەم و دەسەڵات و داگیرکاری بێگانە ئیتر تۆ بۆ نییە بڵێ من بۆم بەسەر دێ تۆ بۆ نییە بڵێ بۆ من هەژارەژیم تۆ بۆ نییە بڵێ بۆ من موچەمە بڕێ تۆ بۆ نییە بڵێ بۆ خاکەکەم داگیرەکرێ تۆ بۆ نییە بڵێ بۆ ژن و منداڵی و کوردەکەوێتە دوژمن و لاقەیەکە نوێی فرۆشن تۆ بۆ نییە بڵێ بۆ ئەم خەڵکەی من کەوێتە دوژمن و سەری ئەبڕن تۆ بۆ نییە بۆ ئەم خاکەوە لە دەستە چێ و ڕۆژ بە ڕۆژ تووکە بێتەوە چونکە بەرپرسایەتی نەگرتۆتە ئەستۆ کاکە حیزبەکە لەوێ بەرامبەر بەوە تۆ وزەیەک لە ناو کۆمەلگایە ئەکرێ بجوڵێ ناجوڵیت هەرەڵەی پارەم بەرێ موچەکە 400 ملیارەکە بوجەکەی بەخا هاوکاریەکەی ئەمریکا وەکو کۆمەڵە سوالکەری هیچ و پوچ ئەم حیزبانە ئاوایان بە خەڵکی خەڵکەش خۆی ئێستا زانێ وای لێتۆ بەڵام ڕاناپەڕێ قسەیە ناکە دەنگێ ناکە هەر هاوارێکی تاعینم کە و دەسەڵاتەکە بۆ خۆتان بەس تاعینم بکەن بوجەکە بۆ خۆتان بدزن بەس بەشی منی لێبن کۆرە کاکە ئینسانی بە کەرامەت وا ناڵێ ئینسانی شۆڕژێڕ و وشتیار وا ناڵێ تەنها ئینسانی عەبد و خوێڕی وا بەدەسەڵاتەڵێ ئێوە بدزن قەینا بەس ژیانی خەڵک خۆش بکەن نا بۆ بدزێ بۆچی بدزێ ئەی لەمایە تۆ تاوانبار نیکە بەدەسەڵاتەکەڵی بدزە بەس قەیناکە ژیانی من چاکە نا ئەمە تۆ لەلا تاوانباری تۆ لە دزیەکەی ئەوە بەشداری وەڵڵاهی باش پێتان بڵێم بە خەڵکی خۆمان بە هەر هەمووتان تاک بە تاگەوەی کە گوێی لەم ڤیدیۆیە وەڵڵاهی هەر هەمومان بەشدارین لەو دینار بە دینارێک ئەم دەسەڵاتەکەی دزێ هەر هەمومان بەشدارین لەو بێشەرەفیانەی کە بەسەرم کۆمەڵگەی خۆمان ئادێت هەر هەمومان بەشدارین لەو لاقەکردنەی کە بەسەر ژن و مناڵی کووردا دێت کە دوژمنێک دێتە سەر خاکەکەی ئێمە بابە هەمومان بەشدارین چونکە ئێمە نەماتوانیوە هەڵکشێن بە ئیرادەی خۆمان خۆمە ناکرێ کاتێ فەرماندەیە خیانە دەکا و ترسی نییە لە هەستانی خەڵکەکە لێی ئەلەم کاتەیە خەڵکەکە بەشدارە لە خیانەتەکەی ئەوە بۆیە ئەم خەڵکە بۆی نییە خۆی بێ بەریکا لە شتەکان ڕاستە ئێمە
حیزبەکان و دەسەڵاتی داژی کرد بە سەبەبکاری هەموو نەهامەتەکانی خۆمان نەزانین، بەڵام بایی ئەوەش خەڵکەکەی خۆمان بەشدارە کاکە، کە نە ئێوێ وشار بێتەوە، کە نە ئێوێ بە ئاگا بێتەوە، کە نە ئێوێ مەسئولیات هەڵگرێ، کە نە ئێوێ بە کەرامەت بێ، کە نە ئێوێ ئەخلاقی بەسەر ژیانی زاڵ بێ. بابەتەوە وابچوو بیجیتەوە قابلی هەموو شتێکی کە بەرامبەر تەکرێ. کۆیلەیە کە تێ هەڵەدرێت جارێک دەستی سەحابەکەی ناکەی بڵێ حەدێتی ئەم جارە لێمە دەی، ئەیتر تا ماوە تێ هەڵدارەکە کاتە بەشی خۆی، ئێمەش وا بەسەراتوە کاکە. قسەکانتان جوانە، ڕاست دەکەن، بەس نایە لەگەڵ تا هاوکار بێ. ئەی ڕاستەکەم بۆ چێ ڕاستەکەم کاکە؟ خۆمەزانم ڕاستەکەم. پێویست ناکاتەوە بێ دەستخۆشیم لێ بکەی. دەستخۆش مامۆستا هەموو قسەکانت تەواو وەڵا لەگەڵ هەمویان، لەگەڵ هەمویان نیت. ئەگەر لەگەڵ یابی یەیتە تەنیشت من. یەکێ تەنیشت گوتارەکە. خۆشت هەمان گوتار بەرزەکەیتەوە، قسە ئەکەیت. وردە وردە وزەیەک و هێزێک لەم کۆمەلگایە جوڵێ. شۆڕشێک بەرپا ئەکرێ، مێژوەکە ئەگۆڕێت. بەس نا، دەستخۆش وایە ڕاستەکەی زۆر جوانە، بەڵام لە ئاستی کردارێکیە، لە ئاستی ئەوەی کە خۆی قسەکە دەربڕێ نایبڕێ. ئەڵێ نەوەک شتێکم لێ بکەن، نەوەک موچەکەم ببڕن. بابە تۆ ناتەوێ هەڵکشەی، کە ناتەوێ هەڵکشەی مەحکومی بەم شێوە ژیانە. وەڵاهی من بەزەیم بە خەڵکی خۆمان زۆر دێتەوە کە ئاوامان لێکراوە. بەڵام هەموو ئەوانەیەڵێن دەستخۆش، هەموو ئەوانەڵێن ڕاستە، هەموو ئەوانەڵێ بژی، بەڵام کە نایی لەگەڵنا لەگەڵ گوتارەکەی هەڵکشەی، ببیتە وزەیەک، ببیتە هێزێک بۆ هەڵگرتنی ئەم شۆڕشە و لەناوبردنی ستەمکاری و خراپەکاری و داژیکاری بەسەر خاشی ئێمەدا، ئیتر ئەو کاتە مرۆڤ بەزەی نامێنێ بەرامبەرت. ئەو کاتە ئیتر خەڵک هەڵێ بەڵێ بەڕاستی ئەم خەڵکە قابیلێتی ئەم دەسەڵاتە. خۆشتان بە زمانی خۆتان نەڵێن، هەر خۆتان ئەوانەی کە هیچ مەسلاتێکیان خۆتان بخۆن وەڵای ئەمە قابیلمانە. ئێ تۆ بە زمانی خۆتەڵێ قابیلمە، ئێ دەتەواو پیرۆزی بێ، دەگلەیش مەکە. دەمەڵێ دەسەڵات گەندەڵە، دەمەڵێ ئەمانە دزن، دەمەڵێ ئەمانە بێ ئەخلاقن، دەمەڵێ ئەمانە خائینن. کە خۆت بە زمانی خۆتەڵی ئێمە قابیلی ئەم دەسەڵاتین و هیچیش ناکەی بەرامبەر ئەم گوتارەی خۆت، لە زمانی خۆت دەمێتە دەرەوە، بەڵام هیچ ناکەی بەرامبەری. قسەیەک نییە بووی دەکەواتە تەواو پیرۆزت بێ، دیارە تۆ شایەنی ئەو دەسەڵاتی. هەر کاتێک هەڵکشای کوردبوونەکەت لە خۆدا زیندوو کردەوە، دوژمنەکەت ناسی، بەبێ شۆڕش و ڕاپەڕین بە شتێکی تر ڕازی بووی لەم کۆمەڵگەیە و لە هەموو کوردەواردا، ئەو کاتە تۆ بیتەوە کورد. ئەو کاتە تۆ شیاوی بەزەیی و شیاوی ئەوە نیت، شیاوی ڕێزگرتن و شیاوی قەدرگرانی لەناو کۆمەڵگەی خۆتە. و ئەو کاتە تۆ وەک شۆڕژگەرێک لێ دەڕوانن، و ئەو کاتە تۆ بیتە خاوەن گوتارێکی ڕاستەقینە دژ بە داگیرکەران و دژ بە دەڵاڵەکانە لەناو خۆدا. ئەو کاتە تۆ کوردیت. ئەو کاتە بە چنگ و بە مەچەکی خۆت دەسەڵاتێکی تر بنیاد دەنێ. ئەو کاتە بە چنگ و بە مەچەک و بە ڕەنجی خۆت قتاو ڕابوویت، پێ دوایە بەڕاستی ئەبێ خۆت ئەرکەکە لە ئەستۆ بگری، ئەو کاتە شۆڕش بەرپاکەی. ئەو کاتە کە هاتیتە ناو گوتاری ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و بەم گوتارە گۆشت بوویت، وەزانید گەورەی چییە، وەزانید کەرامەت چییە، وەزانید ڕەهایی چییە، وەزانید ئینسانیەت و کوردبوون چییە، ئەو کاتە خۆت گۆڕانکاریەکەی. ئەو کاتە خۆت ئەم وزەی بە ئاگا هاتنەوە ئەم هەڵگرتنی گوتارە شۆڕژگێرە بۆ خۆت لە ناخی خۆت هابێتە وزەیەک بۆ گۆڕانکاری. ئەو کاتە تۆ هەم کوردی، هەم سەروەری، هەم بە کەرامەتی، هەم خاوەن کوردەوارەکەی خۆت هەی، هەم هیچ گەوادێکی بێگانە و داگیرکەر و هیچ دەڵاڵێکی کرێگرتەی ناوخۆیی بۆی نییە مامەڵە بە خاک و بە ویژدان و بە کەرامەت و بە وجودی تۆ بکات. ئەو کاتە تۆ بیتۆتە کورد و بوویتە خاوەنی کوردەوار. ئەو کاتە ئیتر ژیان مانادارە. ئەو کاتە ئیتر ئێمە توانین بڵین بەڕاستی ئێمە وەکو مرۆڤێک ئەژین، نەک وەکو جانەوەرێک هەر زیندوین و خۆشمان نازانین بۆچی ئەژین. ئەو کاتە گوتارەی ڕاپەڕین سەرەکەوێ. ئەو کاتە لەم کوردەوارەیە ئەتوانین بڵین ئێستا کورد هەیە، نەک کارمەندی کۆمپانیا.